لە زانکۆی ئەمریکی لە شاری سلەیمانی کۆنفرانسێک لەژێر ناونیشانی دەربازبوون لە ئابووری بەرخۆر و چاکسازی لە عێراق و هەرێمی کوردستان بەڕێوەچوو. ئەو قەیرانە داراییە ئابووری کە تووشی هەرێمی کوردستان بۆ قەیرانێکی قوڵە. کۆمەڵ شتێک نییە تەنها حکوومەتە یاوەزارێک حەلی بکە بەڕاستی بێ هەمومان بەیەکەوە هەڵبین بۆ چارەسەرکردنی. ئێمەش وەکو زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی وەکو سنتەری گەشە پێدان و سەرچاوە سروشتەکان هەڵماندا ئێمەش خەڵکانی ئەکادیمی کۆ بکەینەوە، خەڵکانی حکومی، خەڵکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕۆژنامەنووسان کۆ بکەینەوە، جەوێ دروست بکەین کەوا حیوارێک بکرێ، ئاڵگۆری فکر و بۆچوونەکان بکرێت لەسەر شێوازی چارەسەر و دەرچوون لەم قەیرانە. ئێمە وەکو زانکۆیەکەوە ئامانجەکەمان ڕفحی نییە، بەشداری ئێمە لە چارەسەریەکانە بریتی بۆ لەوەی کە ئێمە بە دەوری خۆمان هەڵسین وەکو زانکۆیەک وەکو سنتەرێکی ئەکادیمی. کۆنفرانسەکە پێک هاتبوو لە 3 پانێڵ کە کەسانی شارەزای بواری ئابووری نەوت پێنەوە چارەسەری خۆیان پێشکەش کرد. سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان پێشنیاری نوێی پێ بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا. بەپێی پێشبینیەکانی زۆر لە دەستگاکانی ئابووری لە جیهاندا نرخینەوت بۆ نزیکانە بەرز نابێتەوە. داهاتی 85% کوردستان لە نەوتە کەواتە بێ پلانی بی هەبێت، حکوومەتی هەرێم پلانی تی هەبێت. 92 بۆ 96 ساڵ تا 2000 ئەم هەرێمە کوردستان یەک بە ملەتی نەبوو، خەڵکەکەش ئەژیا. ناڵم بێت سەرخۆشتر بوو، بەڵام کەواتە داهاتی دووەمت چییە؟ باجی گومرگەکان، داهاتی ناوخۆ، وەزارەتەکان 101 بڕیاری خراپ لەم حکوومەتە دراوە لە بەرژەوەندی کۆمپانیا گەورەکان ئەبێ زۆر ئازایانە حکوومەتی هەرێم لە هەفتەی داهاتوودا بڵێن هەر بڕیارێک کە دراوە لە بەرژەوەندی خەڵک نەبووە، لە بەرژەوەندی حکوومەت نەبووە، لە بەرژەوەندی کۆمپانیا گەورەکان بووە، دەیوەستێنی تا ئەم قەیرانە تەواو بێت. یاسای خراپەیە بێ بوەستێکاکردن پێی. یاسای بەرێنان دەڵێ هەموو وەبەرگەنێک 10 ساڵ لە باجی خۆشە. ئەگەر حکوومەت دەوێت چاکسازی بکات دەبێت لە هەفتەی داهاتووە بڵێ کار بۆ پڕگەیە و یاسایە ناکرێت. لە سبەینەوە هەرچی کۆمپانیا هەیە لە کوردستانە باجیان لێ دەدرێت. ئەمە من حکوومەت و خەڵک دڵنیا ئەکەم کاریگەری نابێت لەسەر گرانبوونی نرخ. داهاتێکی زۆر بە حکوومەت کۆ دەبێتەوە، پرۆسەی نەو شەفافکە. کاری ئەو قەیرانە ناگەڕێتەوە ئەوڕۆ، بە قەناعەتی ما دەگەڕێتەوە ساڵانی با بڵێن پاش 2003 تاکو ئێستا کە ئابووری کوردستان دەستی پێکرد بە شێوەی سەرەکی پشت ببەستیتن بەو داهاتەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە لۆی تەرخان دەکرێتن لە پارەی نەوتەوە، بەڵام بەداخەوە وەکو دەزانن لە ساڵانی ئاخیر دەستی پێکرد حکوومەتی عێراق کە ئەو پارانە نەنێریتن و لە هەمان کاتیش نرخی نەوت هاتە خوارێ و لە هەمان کاتیش با بڵێن شەڕی پێشمەرگە لەگەڵ دژمنانی هەرێمی کوردستان لەو ماوەدا بە تایبەت لەگەڵ داعش. جێی باسا کۆنفرانسەکە جگە لە شارەزایانی بواری نەوت و ئابووری چەندین بەرپرسی حکومی و پەرلەمانتار ئامادەی بوون و تێیدا ڕاوسەرنج و پێشنیاری خۆیان لەسەر قەیرانەکانی ئێستای عێراق و کوردستان و چارەسەرکردنی ئەو قەیرانانە خستە ڕوو بە تایبەت پاش دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلەیمانی.